دوای نزیکەی ساڵێک لە جێگیرکردنی هێزەکانیان لەسەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستان ئێران لە نزیک شاری شنۆ یەکەمین شەڕی چەکداریان لە دژی سوپای پاسدارانی ئێران ئەنجامدا. حیزبی دیموکرات ڕایگەیان دوانیوەڕۆی ڕۆژی چوارشەممە هێزێکی پێشمەرگەی و حیزبا لە نزیک گوندی قەرەسەقەلی شاری شنۆ کەوتونەتە بۆسەی هێزەکانی سوپای پاسدارانەوە و دوای چەند کاژمێرێک شەڕ و پێکدادان هێزەکەیان توانیوێتی بێ هیچ زیانێکی گیانی خۆیان دەرباس بکەن. حیزبی دیموکرات ڕاشی گەیاندووە لە شەڕەکەدا بە لایەنی کەمەوە 14 ئەندامی سوپای پاسداران کوژراون و بریندار بوون. ناوی 5 کەس لە کوژراوەکانی ئاشکرا کردووە کە یەکێک لە کوژراوەکان ناوی سەمات بۆستانیە و جێگری فەرماندەی گشتی سوپای پاسدارانی شاری شنۆ بووە. سوپای پاسدارانی ئێرانیش لە ڕاگەیەندراوێکدا شەڕەکەی پشڕاست کردوتەوە و ڕایگەیاندووە 12 چەکداری هێزێکی نەیاری ئێرانیان کوشتووە و لە بەرامبەردا تەنها 3 ئەندامی سوپای پاسداران کوژراون. بەڵام بەرپرسانی حیزبی دموکرات سەر لەبەری ڕاگەیەندراوەکەی سوپای پاسدارانیان ڕەت کردوتەوە و جەخت لەوە دەکەنەوە هیچ زیانێکی گیانی بە هێزەکەیان نەگەیشتووە. سوپای پاسدارانی ئێران لە ڕاگەیەندراوەکەیدا ئاماژەی بەوەش کردووە ئەمریکا و سعودیە و دوژمنانی ناوچەی ئێران بۆ نانەوەی ئاژاوە حیزبی دموکراتیان ناچار کردووە هێزەکانی بنێرێتەوە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. حیزبی دموکراتی کوردستانی ئێران زیاتر لە 20 ساڵ بوو شەڕی چەکداری لە دژی ئێران وەستاندە بوو. بەڵام لە مانگی ئایاری 2015ەوە هێزەکانی لە سنوورەکانی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان جێگیر کردووە. شەڕەکەی ڕۆژی چوارشەممەیەم هەفتەیەش دوایەوە دێت کە مستەفای هیجری سکرتێری گشتی حیزبی دموکرات لە نەورۆزی ئەم ساڵدا لە پەیامێکدا ئاماژەی بەدەستپێکردنەوەی شەڕی چەکداریدا و ڕایگەیان دەیانەوێت بە پێی هەلومەرجی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچەکە بە زوتنەوەیەکی چەکداری دەست پێ بکەنەوە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەرچەندە بەشێک لە هێزەکانی خۆی لە ناوچە سنوورەکان جێگیر کردووە، بەڵام هێشتا بارەگا سەرەکیەکانی لە ناوخاکی هەرێمی کوردستاندایە. ئەمەش با بۆچوونی بەشێک لە چاودێران گەورەترین بربەستە لە بەردەمەو حیزبەدا بۆ دەستپێکردنەوەی شەڕی چەکداری. بۆ پێی حکوومەتی ئێران دەتوانێت لە ڕێگەی فشارخستنە سەر حکوومەتی هەرێم حیزبی دموکرات ناچار بکات باشەکشە بە هێزەکانی بکات. هاوکات بەشێکی دیکەش لە چاودێرانی نزیک لە حیزبی دموکرات پێیان وایە حیزبی دموکرات با جێگیرکردنی هێزەکانی لەسەر سنوور بەنیازە هەنگاو بە هەنگاو خۆی بۆ دەستپێکردنەوەی شەڕی چەکداری ئامادە بکات. تەنانەت لە داهاتوودا پێدەچێت سەرکردایەتی ئەو حیزبەش خاکی هەرێمی کوردستان جێبهێڵێت. لە ئێستادا جیا لە هێزەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران هێزەکانی پارتی ژیانی ئازادی کوردستانیش لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا جم و جۆڵیان هەیە. گەریلاکانی پژاکیش لەم ساڵدا چەند پێکدادانێکیان لەگەڵ هێزەکانی سوپای پاسداراندا هەبووە.